خاڵی چوارەم جلوبەرگ. طبعاً جلوبەرجیش کاریگەری خۆی هەیە. ئەتووکە مەسەلەن بە کەشخەیی بە پۆشتایی بچێ شوێنێک کە مقابلە دەکرێت چاوپێکەوتنت هەیە سیڤیت تەقدیم کردیە کە بە شێوازێک بچی بە نەعل بچی وایە هەجارە بە نەعل بچێ ناو فەرمانگەچیان شوێنێکیان دام و دەستگایەک ئەگە حکومی بیە ئەهلیبی هەموو ئەو خەڵکە بە چاوەکی دیکە تەمەشا دەکات یاخود جلوبەرگەکەت ڕەنگەشی زۆر زەقت لەبەر پۆشیە یاخود جلێکی زۆر تەسک و تریسک بە تایبەتێگە کوڕبییان پیاوبی تەمەشا دەکەن شێوازی با بڵێن قژ و ئەوە بە شێوازێکە لەو حاڵەتە علاماتێک لەسەرت و دروست دەبیتن کە یەکسەر نەزڕەی بەرامبەر زۆر شەرتە یەکسەر ئەتو ئێستا بتەوێت خوێندنەوەی یەکەم بۆ کەسی بەرامبەر بکەیت چ دەکەی یەکەم زە تەمەشا جلوبەرجی دەکەی تەمەشا پێڵاوەکەی دەکەی تەمەشایەکی سەر و سیمای دەکەی کە چۆنە شتێک لە لای تو دروست دەبی بەڵام ئەوە ڕاستە شتی یەکلاکەرەوە نییە ڕاستە جلوبەرگ پێوەەر نییە لە بۆ زانین و لێهاتووی ئینسانێک گومان لەوەدا نیە ئێستا لە ئەوروپای ڕەنگە باخ زۆر بە جلوبەرگ نەدەن لەوانەیە کابرا بە سێ چارێک دەچی یان بە شتێک دەچی دەستە شوێنێک بۆی مقابلە بکەوانە بەڵام لە ناو مجتەمەعی خۆمانە من لە ناو مجتەمەع و کۆمەڵگەی خۆمان قسە دەکەین لە مجتەمەعی شەرقی جلوبەرگ ئەساسە ئەتو ئەگەر بە شێوازێک بچێت ناو دایرەکی کە جلوبەرگەکی فەرمی نەبی لەوانەیە ئەو فەرمانبەرەوێن دەرهەتەمەشاش ناکە بە چاوەکی زۆر سادەش تەمەشا دەکات بەڵام کاتێک کە قات و ڕیباتێک لەبەر دەکەی و دەیپۆشی دەچێت ناو فەرمانگە کە من لەگەڵ نەزڕەیە دانیم کە غەڵەتە یعنی ئەتیادی خۆ دەکرێت ئینسان قات و ڕیباتیش نەپۆشی بەڵام بۆ ئەو نەزڕەیە دروست بووە ئەوە تێناگەین ئەو مجتەمەعە کۆمەڵگەیە دەبێ ئەمە لەگەری بڕۆین دەمینی تەمەشا دەکەی ئیشەکەت ڕایی ناکە بەڵام ئەگەر قات و ڕیباتت لەبەرە تەمەشا دەکەی زۆر بە ئاسانی دەتوانیت جەزبی بکەی و کابرا بە شێوازێکی دیکە لە تو دەڕوانی وایە نا ئیشەکانت بۆ ئاسان کار دەکات